سڵاوتان لێبێت. لە ڕۆژاوای کوردستان خەریکە دەنجی تەقەی شەڕ و ماڵوێرانیەکانی جەنگ بەهۆی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان هەسەدە و دیمەشق کراوە بەرەو کۆتایی ئەچێت و قۆناغێکی نوێی ژیانکردن لەو بەشەی کوردستان دەست پێ ئەکات. خێزانە کوردەکان ئەوانەی کوڕەکانیان لەو شەڕانەدا گیانیان بەخت کردووە هەروە بە ئاسانی یاد و یادەوەری شەهیدەکانیان بەڕێناکەن، بەڵکو لە دوای ناشتنیان مەراسیمی تایبەتیان بۆ بەڕێوە ئەبن. بەڵام ئەمڕۆ لە شاری ئامودای ڕۆژ ئاوای کوردستان مەراسیمێک بۆ ڕێژێنان لە حەوت شەهید ڕێکخرابوو کە لە ماوەی ڕابردوودا لە شەڕەکانی ڕەقە و دێرە زوور شەهید بووبوون و تاکو ئێستاش تەرمەکانیان بەدەست نەگەیشتووەتەوە. تیمی 1964 لە ڕۆژاوای کوردستان خۆی گەیاندە ناو مەراسیمەکە و دیمەنە جیاوازەکانی گواستۆتەوە. جگە لە کەسوکاری شەهیدان ئامادەبووان ئەوانەی کە لەبێ ئامادەبوون کە بە سەدان کەس مەزەندە ئەکرێن وێنەی شەهیدەکانیان بڵاو کردوتەوە و هەمویان بە یەک دەنگ ئەڵێن شەهیدان نامرن. هەر ئەمڕۆژ ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریایی دیموکرات هەسەدا ناسنامەی 13 شەرمانی شەهیدی ئاشکرا کرد کە لە نێوان ڕۆژانی 17 بۆ 27 مانگی ڕابردوو لە شەڕەکانی دژی گروپە چەکدارەکانی سەر بە دیمەشق شەهید بووبوون. هەسەدا ئەڵێت ناسنامەی 13 شەهیدی قارەمان ئاشکرا ئەکەین کە لە پێناو پاراستنی گەل و ئارامی شکۆیان نیشاندا. ئەگەر خواستی کڕینی ئۆتۆمبیلت بە شێوەی ڕاستەوخۆ لە کۆمپانیاکان هەیە و دەخوازی داشکاندنی شت بۆ کرابێت، بڕۆ پیشەنگا گەورەی ئۆتۆمبیل کە لە هەولێر کراوەتەوە و دەتوانیت ئاخر مۆدیل ئۆتۆمبیلی 0 کیلۆمەترت دەست بکەوێت. پیشەنگاکە نێودەوڵەتیە و 11 جارە بۆ ئۆتۆمبیل ئەکرێتەوە. 160 کۆمپانیا لە 12 وڵاتی جیاواز بەشداریان تێدا کردووە و ماوەی 4 ڕۆژی شەخایەنێت. هێمن سابیر بەرپرسی ڕاگەیاندنی پیشەنگای نێودەوڵەتی هەولێر بە 1964 وت ئەو پیشەنگایە گەورەترین پیشەنگایە لەسەر ئاستی عراق، چونکە 13 براندی جیهانی بەشدارن و چەند براندێکیش ناوی خۆیان تۆمار کردووە بۆ بەشداریکردن لە پیشەنگاکە وتیشی بەشێک لە کۆمپانیاکان ڕاستەوخۆ لە ناو پیشەنگاوە ئۆتۆمبیلەکانیان ئەفرۆشنە هاوڵاتیان و داشکاندنیشیان بە ڕێژەی لە 15 تاکو 125 کردووە. بازاری زێر خراپ شڵەژاوە و هەر ڕۆژە و لەسەر هەوایەکە دوای بەرزبوونەوەکەی دوو ڕۆژی ڕابردوو ئەمڕۆ دیسان سەربەرە و خواردبووەوە و تەنیا لە 24 کات ژمێردا هەر ئۆنسەیەکی زێر نزیکەی 160 دۆلاری لێبووەوە. ئەمڕۆ لە بازارەکانی هەرێمی کوردستان هەر مسقالێک زێری عیار 21 بە نزیکەی 1 ملیۆن و 800,000 دینار مامەڵەی پێوەکراوە لە کاتێکدا دوێنێ بە 1,110,000 دینار بووە. لەسەر ئەو بابەتە 1964 ڕای چەند شارەزایەکی بازاڕەکەی وەرگرتووە ئەوان پێیان وایە باشترە لەو دۆخەی ئێستا دەست لە خۆتان نەدەن، کڕین و فرۆشتن بە زێڕەوە نەکەن تا ئەو کاتەی وەزعەکە ئاسایی ئەبێتەوە و لە شوێنێکدا نرخەکەی جێگیر دەبێت. تادێت زەنجاڵی و قەڵەباڵغی لە ناو شەقامەکانی هەولێری پایتەخت زیاتر ئەبێ و زادەی سەرۆکی کەرکووکیش یەکێکە لەو شوێنانەی کە لە کاتی دەوامدا پاڵەپەستۆیەکی زۆری تێدا دروست دەبێت و بکەویە ناوی وا بە ئاسانی لی دەرباز نابی. زۆردار ڕەحمان دانیشتووی گەڕەکی سەیداوێ لە هەولێر قسەی بۆ 1964 کردووە و ئەڵێ بەپێ هاتوومەتە ئێرە و سەیارەم نەهێنایە. ئێرۆکانە بنجسری لای ئیسکان فلکەی دارەت و وەختی دەوام زۆر قەڵەباڵغن. مام زۆردار لە چارەسەرکردنی ئەو کێشەیە بێ هیوا بووە و دەڵێت عیلاجی نییە، سەیارە هێندە زۆرە ئەگەر جسر لە ئاسمانیش دروست بکرێت هەرجەیان نابێتەوە. کاتێکی خۆش.